ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز ناوڕۆتۆفی خم لە خێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر 200 ملیارەکەی بەغدا و پرۆژە خزمەتگوزاریەکان. جارێکی دیکە قسە هاتەوە سەر 200 ملیارەکە. هەمووانە زانین 200 ملیارەکەی بەغدا گەیشتە بوو، بەڵام ئێستا بۆ مانگەکانی داهاتوو یارە بزانین ئەم پارەیە ڕاستەخۆ دەگاتەوە هەرێمی کوردستان. ئەگەر دەگات ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر داهاتی هەرێمی کوردستان، تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕێخستنەوەی داهات و هەروەها جارێکی دیکەم داهاتە بە شێوازێکی باشتر خەرج بکرێت وەکو ڕاگەێنرا بوو لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان بەبێ جیاوازیکردن لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە. هەرێمی کوردستان ئێستا خۆشبەختانە داهاتی تا ڕادەیەک ڕێکخراوەتەوە توانێت بەو داهاتی کە لە ناوخۆ فرۆشتنی نەوت وەروەها 200 ملیاری کە دێت لە بەغداوە سەرجەمی هەم پرۆژەکان و هەم بودجەی تەشغیلی و هەم موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش دابین بکات. بەغدا تا چەند ئامادەیە لە داهاتوودا ئەم پارەیە بنێرێت. ئەگەری نێرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە و پرۆژەی چییە؟ لە ئێستاشدا چەند پرۆژەیەکی گرنگ لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوەی بەغدا جێبەجێ دەکرێت. بە دیاریکراوی ئەمڕۆ پرۆژەیەک لە شارۆچکەی چەمچەماڵ جێبەجێکراوە لە داهاتووژا بڕیارە لە ڕاریە پرۆژەیەکی دیکە جێبەجێ بکرێت. بەگشتیم شەو قساکەین لەسەر ئەم بابەتانە و کۆمەڵێک تەوەری دیکە پەیوەست بەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک شیروان میرزان دامی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگەی سکایپۆ لە ڕانیە لەگەڵمانە. کاک شیروان سڵاوت لێبێت. هەروە کاک ڕزگار محەممەد کەریم کاندیدی هاوپەیمانی کوردستان کە لە سۆدۆ لەگەڵمای. کاک ڕزگار بەخێر سوپاس دەکەم. کاک شیروان ئەم کاتت باش ئەگە سەرەتا لە جەنابتان دەست پێ بکەین ئەمێ بەگشتی بزانین لە ئێستادا ینی ڕاستە دۆخی نێوان هەرێمی کوردستان و عێراق زۆر باشە و پەیوەندەکان لەسەر ئاستی باڵام و باشن. حکوومەتی عێراق سلفەیەکی لە 200 ملیاردەکە ناردووە بۆ هەرێمی کوردستان. بزانین ئەم پارەیە بەردەوامە بێت، ئەگەر بەردەوامە بێت ئاخۆ تا چەند کاریگەریە بێت لەسەر داهاتی هەرێمی کوردستان و هەروەها پرۆژە خزمەتگوزاریەکان. فەرموو کاک شیروان. طبعا سڵاوتان لێبێ کاک هاوڕێ، سڵاو لە کاک ڕزگار و لێرەوە سڵاو ڕێزم بۆ بینەرانی خۆشەویستی کورسات. طبعا ئەوەی جەنابەت باست کرد من هەر لێرەوە پێش بەرنامەکە دەمەوێ پیرۆزبایی لە خەڵکی ناحیەی شۆڕش لە چەمچەماڵکەم کە من ئەمڕۆ لەوێ بووم بۆ ئەوەی کە زەوی ئەو نەخۆشخانەیە کە لە 2019 داخڵمان بە تەفاسیل باسی دەکەم ئەگەر زۆر باشتانزانی و بۆ ڕانیەش دەمەوێت لێرەوە مژدەی ئەوە بدەم کە لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا پرۆژەکەی ڕانیەش واتە نەخۆشخانەی فریاکەوتن لە ڕانیە بە هەمان شێوە لە مەجلیسی اقتصادی ئەو پارە زیادەی کە داوا کراوە موافقە دەکرێت دەگەڕێتەوە مقاولەکە هەمان مقاولە و دێ لێرەش دەست بە کارەکانی دەکات ئینشاءالله. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان طبعا 200 ملیارەکە جەنابتان دەزانن سلفەیە واتە پێشینەیە درراوە بە حکومەتی هەرێمی کوردستان تا ئەو کاتی کە وردبینی لە داتاکان و زانیاریەکان تەواو و قەرارێکی ئەنجومەنی وەزیران هەیە بۆ ناردنی. قەراری ئەنجومەنی وەزیران بە زۆرینەی دەنگ دەرچووە و مولزەمە بۆ هەموو وەزیرەکان کە جێبەجێ بکەن. ڕاستە لەوانەیە وەزیرێک تێبینی هەبوو بێیان دەنگی بە یاساکە نەدا بە قەرارەکە نەدابێت لەناو بۆبنەوەی ئەنجومەنی وەزیران، بەڵام 2000 قەراری ئەنجومەنی وەزیرانە و مولزەمە بۆ هەموو وەزیرەکان کە جێبەجێ بکەن. مانگی ڕابردوو وەزیری دارایی تۆزێک یا ماڵێن تۆزێک نا زۆر هەوڵیدا کە نەینێرێ بەو پێیکە ئەو رازینێ یان بە هەر شێوەیەک، بەڵام 2000 ئەوە بووکە کاری کازمی و یارەکەی داد سلفەیەک تا ئەو کاتی کە بینی تەواو دەبێت. ئێمێستا لە بەردەم دوو ئەگەردان، یان ئەوە تا حکوومەتی عێراقی با یاساکە جێبەجێ بکە، یان ئەم 200 ملیارە بنێردرێت تا ئەو کاتی کە یاساکە جێبەجێ دەکات. یاساکە جێبەجێ نەکراوە تا ئێستا کاک شیروان. ئەوەی کە جێبەجێ نەکراوە بەڕای من پەیوەندی بە حکومەتی اتحادیەوە هەیە و بە وەزارەتی داراییەوە هەیە ڕاستی، چونکە وەزیری دارایی ڕایگەیاند بوو کە ئەوان مادام داتا و زانیاریان لە هەرێمی کوردستان لەسەر داهات و خەرجەکان وەرگرتووە و داهاتی نەوتی و نانەوتی دەزانن و معلوماتیان پێدراوە بە تایبەتی ئەو لیژنەیەی کە لە دیوانی چاودێری دارایی لە بەغداوە هاتبوو بۆ هەرێمی کوردستان، ئەمەی اعتیبارە بەوەی کە هەرێمی کوردستان ئیلتیزامی کردووە. باش ماوەتەوە بەغدا ئەوەی کە لە سەرەتی جێبەجێ بکە واتە حساباتێک بکە کە پشتی هەرێمی کوردستان چەندە و ئیلتیزاماتی سەر هەرێمیش چەندە، ئەوەی کە دەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستانی بنێرە. بەڵام لێرەدا وەزیری دارایی بۆچوونێکی تری هەیە
ئەویش بۆ چوونەکەیەوەیە کە پێی وایە هەرێمی کوردستان قەرزار دەبێتەوە، چونکە ئەو حسابێکی کردو کە بەڕای من لە چەندان چاپێکەوتنی تریشدا بەڕاستی باسم کردو کە بەڕای من غەڵەتە. ئەو دەڵێ من بۆ هەموو عێراق بۆ ئەو 15 پارێزگای کە لە بەردەستێتی بەبێ هەرێمی کوردستان چەند سەرف دەکەم جگە لە سیادی ئەوەکەی کە ئینفاقی فعلیە 12.67 دەدەن بە هەرێم. باش لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان 12.67 15 پارێزگاکەی هەرێم نییە، عێراق نییە. هەرێمی کوردستان ئەگەر گریمان لەسەر 12.67 ڕێک کەوتین گریمان 12.67 هەموو عێراقا، کەواتە وەزیری دارایی دەبێ بێ خەرجەکانی خۆی چەندە زایدن تریلیۆنێک لانی کەم تریلیۆنێکی حکوومەتی هەرێمی کوردستانیشی بخاتە سەر ئەنجا دەکاتە خەرجی هەموو عێراق و لەم خەرجیە 12.67 لێ جیا بکاتەوە کە پشکی هەرێمی کوردستانە. طبعاً تۆ لە چ لەوەی کە بە نمونە لە 4 تریلیۆن 12.67 هەرێمی لێ جیا بکەوە چ لەوەی لە 5 تریلیۆن لێ جیا بکەوە، یعنی فەرقەکە لێرەدا بۆچوونی وەزیری دارایی بەڕای من لێرەدا هەڵەیە. بەرحاڵ ئەی کەس نییە ئەم هەڵەی بۆ ڕاست بکاتەوە، ینی بەڕاستی کاک شیروان لە ڕاستیدا نازانم، یعنی تا ئێستا ئایا پەیوەندەکانی نێوان هەردوو حکوومەت پەیوەست بەم بڕگەیە چۆنە؟ ئایا لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵدراوە هەوڵ نەدراوە؟ ئەمە وەکو باسم کرد تەوان وەزیر تەنها ئەوەندەی گوتووە و تا ئێستا لە لیژنەی دارایی ئێمە هیچ کۆبوونەوەیەکی ترمان لەگەڵ وەزیر نەکردووە و نازانم حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لەگەڵ بەڕێز کاظمی لەگەڵ وەزیری دارایی چۆن لەسەر خەتە، ینی پەیوەندەکانی نێوان ئەم دوو حکوومەتە لە ڕووی تەنفیزیەوە لە ڕووی جێبەجێکردنی ئەم قەرارەی ئەنجومەنی وەزیران یان لە ڕووی جێبەجێکردنی مادەی 11 پرۆژه یاسای بودجە چۆنە؟ من نازانم هەردوو حکوومەت لە چه ئاستێکی پەیوەندیدان، بەڵام زەرورە لە ئاستێکی زۆر با بڵین باشی پەیوەندیدابن بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە. بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەگەر وابێ من پێم وایە گرفت نییە چ 200 ملیارەکە بێت چێ یاساکە جێبەجێ بکرێ هەر لەم حدودە بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە و ئەگەر نا قەراری ئەنجومەنی وەزیران وایە دەڵێن مانگانە ئەم بڕەپارێ دەدرێت بە هەرێمی کوردستان تاوەکو وردبینی تەواو دەبێت و یاساکە جێبەجێ دەکرێت، کەواتە بە پێی یاسا دەبێت قەراری ئەنجومەنی وەزیران بە پێی ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا دەبێت حکوومەتی ئیتیحادی ئەم بڕەپارەیە بنێرێ بۆ هەرێم لەم مانگانەی داهاتوودە تا کۆتایی ساڵ. وەزیری دارایی دەسەڵاتی هەیە کە ڕێبگرێ کاک شیروان؟ دوجار ئەمری سەرف لە بەدەست وەزیری داراییە گرفتە وەزیرانە، بەڵام لەبەر ئەوەی مەسئولیەتی سەرفی پارە لە هەموو عێراقدا دوجار چێ مەسئول سەرفکردنی پە هەر بڕەپارەیەکە لە عێراق وەزیری دارایی استیغلالی ئەم سەلاحیەتەی کردووە زۆر باش بەوەی کە دوجار دەبێت ئەو ئەمری سەرفەکە دەربکە دەڵێ مەسئولیەتە من نایکەم و بەم شێوەیە مانگی ڕابردوو بەم شێوەیە عرقلێ بۆ دروست کردەوە مانگە چاوەڕێ دەکەین زانین چۆن کاگێ شیروان ئەم پرۆژانی کێسا وەزارەتی ئاودانکردنەوەی عێراق جێبەجێیەکە لە هەرێمی کوردستان ینی چوارچێوە یاسایەکەی چییە لە چ بابێکەوە ئەم پارانە سەرفەکرێت؟ ئەمە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ناوچە جیاوازەکان لە بوارەکانی تەندروستی و هەروەها بوارە جیاوازەکانی دیکە یاخود ئەمە ناو ئەنێن چی ئەوان؟ ئەجاواگەت دەبێت ڕخسەتم دەیت تۆزێک بە تەفسیل لەمە باس فەرموو تاوان بە ڕخسەتی کاکرزگاری بۆ خۆی مەوزوعەکە کۆنە و ئەمڕۆ نوێ بۆتەوە بۆیە دەبێت بە تەفسیل هەم جەنابتان و هەم بینەران تەواوی حاڵی بن. لە ساڵی 2019 لە کۆتاییەکانی کە لە لیژنەی دارایی ئێمە مناقەشە یاسای موازنەی 2019مان دەکرد مناقەلە پەیدا بوو. مناقەلە ینی هەندێک پارە لە وەزارەتی دیفاع لە وەزارەتی کارەبا لە وەزارەتی نەوت پێمان وابوو زیادە لامان برد هێنامان تەوزیعمان کرد بەسەر محافەزاتدا بەسەر شوێنەکاندا بۆ پرۆژەکان. ئێمە ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی گوتمان لەبەر ئەوەی لە دەرەوەی پشکی هەرێم علاقەمان بە پشکی هەرێم دانیە لەبەرەوەی ئەوە حسەی هەرێم خۆیەتی، بەڵام ئێمە وەکو ئەندامی کورد لە لیژنەی دارایی دەمانەوێت ئێمەش بۆ ناوچەکانی خۆمان بۆ ئەو شوێنانەی کە هەیە بۆ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەند پرۆژەیەک جێبەجێ بکەین هاوکاریمان بکەن. ئەوە بوو کە 14 ملیار دینار 14 ملیار دینار توانیمان لە 2019 بپچڕین بۆ هەرێمی کوردستان. نەخۆشخانەیەکی نوخاعی سەرەتانی لە دۆهۆک هەبوو کە تەواو نەکرابوو پێویستی بە 7 ملیار بوو بۆ سۆران بۆ قەڵاتزێ بۆ ڕانیا بۆ سید سادق بۆ هەڵەبجە بۆ شۆڕش ئەمانەیەکی ملیارە قەڵاتزۆ 2 ملیار. باش طبعاً پرۆژەکان هەر یەکەی لە لای خۆیەوە هەر یەکەی لە شوێنێکەوە وردەوەردا
ئیشی لەسەرکرا هەندێکیان تەواو بوو هەندێکیان تەواو نەبوو هەندێکیان بڵێن جێبەجێکرانێکیان جێبەجێ نەکرا چونکە 2000 گەیشتنە 2019 کۆتایی 2019 ساڵی دارایی کۆتایی پێهات بەشێکی زۆر لەم پرۆژانە ئیدراج نەکران. من هەردوو پرۆژەی نەخۆشخانەی فریاکەوتن لە ڕانیە بە پرۆژەی نەخۆشخانەیەک لە ناحیە شۆڕش لە چەمچەماڵ کە لەزم لیان پرۆژانەدا بوو خستمە ئەستۆی خۆم و فەرمانگە بە فەرمانگە وەزارەت بە وەزارەت لە دارایی بۆ تەختیت لە تەختیت بۆ عمار و ئیسکان لە بەڕێوەبەرێتی گشتی لەوێ بۆوێ تا بە هاوکاری لە ڕاستیدا هەموو یەکە ئیداریەکان چێ لە ڕانیە سەرپەرشتیاری ئیدارە بەڕێز قایمقام و بەڕێوەبەری تەندروستی کە لەسەر خەت بوون لە چەمچەماڵ بەڕێز قایمقام بەڕێوەبەری تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی گشتی سلێمانی هەموو ئەوانەی کە ڕاستی نازانم ینی بۆ ئێستا ناوی هینم لەبیر نەچێ هەموو ئەوانەی کە پێویست بوو هاوکار بن بەشی زۆری هاوکار بوون توانیمان نەهێڵین 2019 ساڵی دارایی تەواو بێم دوو پرۆژەیە لە ناو پرۆژەکانی وەزارەتی عمار و ئیسکان ئیدراج بکرێ و پارەی لە وەزارەتی مالیە بۆ تەخسیس بکرێت. دەستان خۆشەوەڵاو کارێکی گرنگە بەڕاستیانی کاکشی ئەمە تەمان 2020 خۆتان دەزانن موازنە نەبوو کێشە هەبوو کوتیان پارە نییە تا ئەم ساڵ تا ئەوە بوو خۆشبەختانە ئەوەی چەمچەماڵ ئەوەی ناحیە شۆڕش ئەمڕۆ بەڵێندەر لەگەڵ دائیرەی معنی کە دائیرەی مەبانی سەر بە وەزارەتی عمار و ئیسکانە و فەرعی مەبانی کەرکووک هاتبوون وەکو ئیشراف لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی چەمچەماڵ و ناحیە شۆڕش لەوێ بوون و پارچە زەویەکە تەسلیمی بەڵێندەر کراوە بەڵێندەر بەڵێنی ئەوەی داوەکە لە داهاتوویەکی زۆر نزیکدا بێدەست بەکار بکە و سەبارەت بەوەی ڕانیە طبعاً هەردەمێ ئەو بڵێم ئەوەی ناحیەی شۆڕش ملیارێک و 142 میلیۆن دینارە ئەوەی ڕانیە ڕاستە لە ئەساسدا ملیارێک بوو بەڵام بەهۆی ئاڵوگۆڕی نرخی دینار و دۆلار و دەرخستەکە هی پێش گۆڕانکاری دۆلارە 2019 مقاولەکە داوای کتابێکی بەرز کردوتەوە داوای زیادەی کولفەی کردووە لانی کەم لە 118 بۆیە تەسەوەر دەکەم ئەوەی ڕانیەش من هەفتەی ڕابردوو کە لە بەغدا بووم لە وەزارەتی تەختیت بەڕێز وەزیری تەختیت خالید بەتاڵ ئیمزای لەسەر مزەکەرەکە کردووە و نێردراوە بۆ وەزارەت بۆ مەجلیسی اقتصادی مەجلیسی وزاری اقتصادی لەوێش ئینشاءالله لە یەک دوو هەفتەی داهاتوودا هەم جوابەکە دەگەڕێتەوە و هەم بەڵێندەرەکە تعهد بڵین عقدەکە ئیمزا دەکا و دێن دەست بە کار دەکەنەوە من لە ڕاستیدا هەر ئەمڕۆژ بەڵێندەرەکەش و هەموو ئەوانەیە کە لەوێش بوون بەڵێنیەوەم پێدان کە ئەگەر بێن بە خێرایی ئەم دوو خستخانەیە دەست پێ بکەن هەر هاوکاریەکیان پێویست بێت لە بەغدا لە هەرێمی کوردستان لە ڕانیە و تەنانەت لە چەمچەماڵیش بە تێڕادیتووی لەو برابەڕێزانەی کە بەرپرسی یەکەی ئیداری و بەرپرسی فەرمانگە پەیوەندیدارەکانن بەڵێنیەوەمان پێداون کە ئەگەر بێن دەست بەکار بن و کاری جددی و خێرا بکەن هەرچێکیان پێویست بێ وەکو هاوکاری و ئاسانکاری بۆیان دەکەن چونکە بۆ ئێمە گرنگە بەڕاستی بتوانین لەم دۆخە نەخوازراوەی هەرێمی کوردستاندا لەم قەیرانی داراییە ئەگەر دارێک بخینە سەربەردێک پرۆژەیەک لەوێ ئیشێک لەوڵی گرنگە دەستان خۆش بێ زۆر گرنگەوە من دەمەوێت لێرەدا بەڕاستی کا کاڕێگە ڕخسەتم دێ ئەوە بڵێم فەرموگاکشیوان ئێمە ئەگەر بێت و بتوانین پەیوەندیەکی باش لە نێوان هەرێم و بەغدادا دروست بکەین و ئەو متمانەیە بژێڕینەوە لەوانەیە لە لاوە باڵین ینی لە دەرەوەی پشتی هەرێم لە دەرەوەی ڕسمیات لە دەرەوەی هەندێک باڵین نازانم ناوی چی لێ بنین بتوانین سەدان پرۆژەی لەم شێوەیە بۆ هەرێمی کوردستان بکەین تەنانەت کۆمەڵک شوێن هەیە کە باڵین کۆمەڵک فەرمانگەی فدراڵیمان هەیە کە ئەسڵان مەسئولیەتی خزمەتکردنیان مەسئولیەتی ئیتیحادیە حکومەتی عراقیە لانی کەم دەتوانین حکومەتی عراقی بینی نەژێرباری ئەوەی کە خزمەتی ئەمە فەرمانگانی خۆی بکە وڵای ئەو گرنگە جێگای دەستخۆشی هەم لە جەنابێت هەم لەوانەی کە هاوکاری بەڕێزت بوون بۆی کە ئەم ڕایەڵێ دروست بکەن وەکو جەناب تەڵی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ ریژنەبێت لە دەرەوەی بودجە یعنی ئەم پرۆژانە جێبەجێ بکە دەست خۆش کاک شیران دێمەوە خزمەت جەنابەت کاک ڕزگار محەممەد کەریم کاندیدی یاوپەیمانی کوردستان دووبارە ساڵ دەبێت داوای لێبوردنیش لەکەین بەڵام ینی گرنگ بوو کە کاک شیروان ئەم ڕوونکردنەوەانە بخاتە ڕۆم بۆ بینەران هەم بۆ ئێمەش بۆ بەرچاوڕوونی ئەوەی کە زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە یعنی ئێستا تا ڕادەیەک ئێمە قەیرانەکانمان تێپەڕان و هەرێمی کوردستان خەریکە بژانەوەیەک بەخۆوە دەبینێ و هەستانەوەیەک بەخۆوە دەبینێ لە بوارە جیاوازەکانە تا چەندە گرنگە ینی لە ئێستادا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژە جیاوازانە هاوتا لەگەڵ ئەو پرۆژانی کە بۆ نمونە حکوومەتی بەغدای خود ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان جێبەجێیەکەن خێراتر بکرێت و لە ئاس پێویستی خەڵکاوێ بەڕاستی
زۆر سپاس سڵاو لە بینەرانی بەڕێزی کورسات لە برای بەڕێز و خۆشەویستم کاک شیروان ئەمێ هەم بە ناوی خۆم و هەم بە ناوی خەڵکی چەمچەماڵ و سپاسی ماندووبوونەکانی بکەم لە ڕابردووە کە خۆی و تیمەکەی و برادەرەکانی لە فراکسیۆنی یەکێتی و لە لیژنەی دارایی هەوڵی جددیانداوە بۆ ئەوەی ئەم جۆرە پرۆژانە بپچڕن لە عێراق و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆم ناوچانەی دابین بکەن بە تایبەتی ناوچەی چەمچەماڵ و شۆڕش چونکە بەڕاستی ئەم دوو ناوچەیە قوربانیشی زۆریان داوە و لە ڕووی خزمەت گوزاریشەوە کەم و کورتی زۆرە لەبەرەوە جێی دەستخۆشیە نمونەیەکی باشیشە ئەمڕۆ من لێرە هەمووەکو کاندیدی لیستی هاوپەیمانی لەگەڵ بەڕێز کاک شیروان وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەران گفتوگۆ لەسەر ئەو پرۆژاناکەین چکە خەڵک زۆر لە منە پرسێ ئەندامی ئەنجومەنی نوێنەران چیەکا لە بەغدا چی بۆ ئێماکە ئەوە نمونەیەکی زۆر جوانە بەڵێ ئەوە نمونەیەکی زۆر جوانە کە هەواڵێکی ئێمە برادێکی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق توانیوێتی چی بکە چی بچڕێ ئەمڕۆ بەڕێز قایمقام بۆ ئێمەی باس کرد بەڕاستی وتی کاک شیروان لە 2019 پەیوەندی پێوە کردووم کە چه پرۆژەیەک باشە بیکەم ئێمەش ئەمەمان بۆ پێشنیار کردووە ئەویش هیمەتی کردووە ئەوە ئێستا ئەنجامەکەیەتی کە ئەمڕۆ خۆشببختانە دەستیان بۆ پرۆژەیە کردووە هیوادارین ئەم جۆرە ئیشانە بەردەوام بێ سەبارەت بە پرۆژەکان و خزمەت گوزاریەکان کاگاوڕێ بەڕاستی دەوڵەت و ئەم نیشتیمانەی ئێمە بەشێکی زۆری متمانە و احتیمادی ئابووری و جوڵەکەی و وەگەڕخستنی تواناکانی هاوڵاتیان پشتی بەستووە بە بەو بودجە و میزانیەی کە هەیە بۆ وەگەڕخستنی پرۆژەکان یعنی ئێمە گەر ئەو میزانی و داهاتە نەبێ و بەڕێک و پێچی کۆ نەکرێتەوە و سوودی لێ نەبینرێ ناتوانین پرۆژە خزمەت گوزاریەکان جێبەجێ بکرێنێ حکومەت ناتوانێ بیکە بەڕاستی ئەوەشی گرفتی بۆ ئێمە دروست کردووە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە بەغدا و لە عێراقیش ئەوەیە ئێمە گیرۆدەی دەستی قەیرانەیەک لە دوایەکەکانی دارایی و ئابووری و شەڕە نەگریسەکان بووینەوە بۆم دوایش ئەم پەتایش کە بەرەوکی گرتی لەبەرەوە ئەم کێشە لە دواییەکانە ئەم کێشمە سیاسی و ململانیانە هەموو کاریگەریان هەبوو لەسەرەوەی پرۆژە خزمەت گوزاریەکان و حکومەتەکان لە عێراقا کابینە لە دوای کابینە بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئیفلیجی و شەلەلی بن و نەتوانن خزمەت گوزاریەکان وەکو خۆی وەکو پێویستتر لەوە خۆڕێخستنەوەیانە وە خۆ گونجاندیانە لەگەڵ ڕەوشەکەیە بەڕاست بەڵێ بێگومان ئەمە داوای خەڵکە و داوای ڕاستە ئەو هاوڵاتیانەیە کە لە هەرێمی کوردستان و عێراقی شاژین بەڵێ وایە خۆی لە بنەڕەتە هیچ حکومەتێک نابێ ململانی سیاسی و قەیرانەکانی کاریگەری لەسەر ڕەوشی تاک و کۆمەڵانی خەڵک هەبێ لە ناو کۆمەلگایە بەڕاستی ئەنە حکومەت تووشی هەر گرفتێ بێ جگەل لە گرفتە سەرەکیەکان نابێ کاریگەری ڕاستە و خۆل لە مەسەلە خزمەت گوزاریەکان بکە بە تایبەتی ئاو و کارەبا و خزمەت گوزارێت تەندروستیەکان و ڕێگاوبان و ئەو بابەتانە لەبەرەوە زۆر گرنگە هەموو پارتە سیاسی عێراقیەکان هەموو کارکتەرە سیاسی عێراقیەکان لە ئەنجومەنی نوێنەران لە وەزارەتەکان لە ئەنجومەنی وەزیران هەموو ئەمانە هیممەت بکەن و کۆک بن لەسەرەوەی کە ئەم بودجە و میزانی و ڕێخستنی ئەم بابەتانە شوێنی خۆی بگرێ و بگاتە کەناری کۆتایی بۆی خەڵک سوودی لێ کاگزگام لەمێ پرسیار لە جەناب بکەم بۆ نمونە پێش کاندید بوونت وەکو هاوڵاتی شێرێمی کوردستان و ئێستاش کە کاندیدی هاوپەیمانی کوردستانی ئەین بۆ نمونە کەم و کورتیەکان چیەکەی بینی لە جێبەجێنەکردنی پرۆژەی گرنگ لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان و ئێستاش کە کاندیدی ینی ڕوئیات چۆنە بۆ ئەو پرۆژانەی کە ئەگەر جێبەجێ بکرێت چ سوودێکیانە بێ لە هەرێمی کوردستان بەڵێ سپاس دەکەم بۆ پرسیارە ئەگەر وەکو باسم کرد قەیرانە دارایی و شەڕ و ناکۆچی سیاسیەکان و مەسلەی پەتای کۆرۆنای لێ دەرکەین وەڵامێکمانە بێ ئەگەریش بەڕاستی ڕەخنە و گلەیەکانمان بخینە پاکێجێکە و ڕاستەوخۆ ڕوبەڕووی حکومەت و دەسەڵاتدارانی بکەینەوە وەڵامێکی ترمانە بێ کە من ناتوانم لە ڕووی زانستی و کادیمیەوە ئەوە فەرامۆشکەم چونکە بۆ قەیرانانە تێپەڕیوی نرخی نەوت دابەزیوە و پەتایە تووشمان بۆ ڕوبەڕوومان بووەتەوە شەڕیژە بۆ بەڕاستی لەبەرەوە ڕەنگە ینی غەدر بکەم ئەگەر بەبێ بیرکردنەوە لەو بابەتانە حکوم دەم بەڵام سەرنجام هەمان منتیقیانە قسە بکەیت و بڕیار بێت بەڵام سەرنجام داخوازی خەڵک ویستی خەڵک و پێویستیەکانی خەڵک
ناکرێ خۆی لێ بشارێتەوە ئەبێ جێبەجێ بکرێ ئەبێ خزمەت بکرێن ئەبێ حکومەت و هەموو لایەنە سیاسەکان بە پەرۆشەوە بە خەمی گەورەیانەوە خەریکی خزمەت گوزارەکانی خەڵک بن چونکە ئێستا بە پێی و ئامارەی لە بەردەستی منایە بە دوواداچوونم بۆ کردو ئەگەر هەڵەش بم هیوادارم کاکشیروان بۆم ڕاست بکاتەوە تا ئێستا 6500 پرۆژەمان هەیە لە عێراقا بەگشتی یعنی 6000 جێبەجێ نەکراوە هەموو بابەتانە بەڵێ 9000 پرۆژە بەس مەرەکەبی سەر کاغەزن 9000 پرۆژە 22 وەزیر ئەمری دەست بەسەرگرتنەوە ئەمر بە قەبضیا بۆ دەرچووە 332 بەڕێوبەری گشتی ئەمر بە قەبضیا بۆ دەرچووە لەلایەن دەدگای عێراقیەوە بەڵام تا ئێستایەکیشیان نەگیراون ینی ئەمانە هەمووی ئەمان باتەوە سەر ئەو خاڵی کە لە عێراق ڕەوشێکیدا هەمواری دژواری حکومڕانی هەیە پێویستە پێداچوونەوەی پێ بکرێت پێویستە هیممەت و هەوڵی گەورە بدرێت لەلایەن کاریگەری کوردستان بێگومان ئێمە لە چوارچەوەی هەم دەستور و هەم چوارچەوەیەکی سیاسی و قوارێکی سیاسیین کە بەشێکین لە عێراق بەڕاستی و لە ڕووی دارایی لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیەوە ئێمە بە ناوەندێکەوە بەسراوینەتەوە کە بەغدایە و بەغداش شەقی یەکلاکردنەوە و بڕیارە سیاسەکانە بەڕاستی بۆ ئێمە زۆر زۆر گرنگە ئێمە لەوێ کۆدەنگیمان هەبێ و وجودمان هەبێ وەکو وجودی کاکشیروان و هەواڵەکانمان لەوێ کە لە بڕیارە سیاسەکانە لە جێبەجێکردنی پرۆژە خزمەت گوزارەکانە لە پێشنیارەکانمان بۆ پرۆژەی خزمەت گوزاری زیاتر لە داهاتوی عێراقا زۆر زۆر گرنگە بوونمان هەبێ و کارابین لەوێ بۆی بتوانین خزمەتی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان و هەموو ئەو ناوچانەی تر بکەین کە ئێمە توانین کاریگەریمان لەسەر هەبێ دەست خۆشکاکە ڕزگاردێمەوە خزمەت جەنابەت کاگێ شیروان خاڵش کەمێ کە لە بەڕێزە پرسم هەر سەبارەت بەوەی کە بۆ نمونە هەم پرۆژەی خزمەت گوزاری هەم پرۆژەی وەبەرهێنان هەم پرۆژەی نیشتەجێبوون کە لە داهاتوودا لە عێراق جێبەجێ دەکرێت بۆ نمونە بە دیاریکراوی لە حکوومەتی عێراقەوە ناڵم چکە ئێستا زۆرێک لە وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەمریکا وەروە ڕێکخراو نێودەوڵەتیەکان یعنی لەسەر هێڵن لە ڕابردوو لە ئێستاشدا بۆ هاوکاریکردنی عێراق لەمە پشکی هەرێمی کوردستان هەیە ئەگەر هەیە بۆچی تا ئێستا دیار نەبووە و ئەگەر جێبەجێ بکرێت ئەو پرۆژە گرنگانە چین بۆ نمونەگە لە هەرێمی کوردستان ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران داواکارن لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە پشکی هەرێمی تیا هەبێت جێبەجێ بکرێت هەنوێت چی بێت دیێرە بەڕاستی کاکاورە تەوان سەبارەت بە ئێمە چەند پرۆژەیەکمان هەیە کە لەسەر قەرزی دەرەچی جێبەجێ دەکرێت هەندێک لەو قەرزانە قەرزی با بڵێن کۆنن هی ساڵانی ڕابردوون ئێمە لە موازنەی 2021 هەموو قەرزکردنێکی دەرەچیمان ڕاگرت عێراق ناتوانێت بە پێی یاسا هیچ قەرزێکی دەرەچی بکات لە 2021 چکە لە قانونی موازنە ڕێگەی پێنەدراوە تەنها دەتوانێت قەرزی ناوخۆ بکە بەڵام کۆمەڵە قەرزمان هەیە قەرزی ڕابردوون هی ساڵانی ڕابردوون بۆ پرۆژەی کارەبایە بۆ هەندێک پرۆژەی ترە ئەلەوانە بەشێکی هی هەرێمی کوردستان تێدایە بەڵام زۆر کەمە یعنی ئەگەر حسابی کەی لە سەدا دووش ناکە لە سەدا هیوایە لە سەدا نیوە هیوایە لە سەدا یەکە زۆر کەمە طبعاً هۆکاری ئەمە چییە؟ ئەمە کاتێک کە پرسیاری ئەوە دەکەین دەڵێن ئەمە بەشێکی زۆر لەو قەرزانە بۆ پڕکردنەوەی کورتهێنان کراوە و ئێوە لە ساڵانی ڕابردوو سەدا حەفتەکەی خۆتان بە تەواوی وەرگرتووە بەڵام دوجار ئێستا لە بودجێ هەموو عێراق خۆ ئەو قەرزانە دەدرێتەوە و هەرێمی کوردستانیش لە بەشی زۆریان مستەفید نییە لە ڕاستیدا ئەمەیەکێکە لە گرفتەکان کە زۆرمان هەوڵدا بەڕاستی نەمانتوانیوە چارەسەری بکەین خاڵێکی ترەوەی کە جەنابەت باست کرد هەندێک پرۆژە هەیە پرۆژەی استراتیژی گەورەن و لە ڕاستیدا پرۆژەی ئیتیحادین یعنی ئەرچی حکومەتی ئیتیحادیە جێبەجێیان بکات بە نمونە پرۆژەی بەنداو ئێمە داوای چەند بەنداوێکمان کرد بە تایبەتی لە سەرەتای 2009 یان لە بیداەتی کە چوینە پەرلەمان ئێمە هەوڵی جێبەجێکردنی بەنداوی دەڵگە دەدەین کە هەم دەبێتە پاڵپشت بۆ بەنداوی دوکان هەم دەبێتە هۆی ئەوەی کە شارۆچکەی قەڵاتزێ یانی قەزای قەڵاتزێ و ناحیەکانی دەوروبەری هەمووی لە بێئاوی و کەمئاوی ڕزگار بکە سەرڕای هەموو قازانجەکانی تری وە چەند پرۆژەیەکی تری بەنداو کە لە ڕاستیدا بەنداو ئەگەر لە سەدا 20 سوودەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێ لە سەدا 80 بۆ ناوەڕاست خواروی عێراقا بادڵنیەوە بە تایبەتی لە وەرزی هاویندا کاتێک کە ئەو ناوچانە پێویستیان بە بەردانەوەی ئاو هەیە
ئەم بەنداوانە سوودی زۆری لێ دەبینرێ بۆ ئەو ناوچانە. بەڵام بەداخەوە تەوان تا ئێستا نەتوانراوە بۆ تەنانەت لەسەر قەرزی سینیش داوامان کرد، یعنی ئەو ئیتیفاقی کە عێراق لەگەڵ سین کرد بووی بۆ ئەوەی کە کۆمەڵێک پرۆژە سین بێت لە عێراق بیکا لە بەرامبەر نەوت لەوەش داوامان کرد، تەوان تا ئێستا نەچێتە بواری جێبەجێکردنەوە. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لەو سەدانەی لەو بەنداوانەی کە ڕایگەیاندووە بۆ کەرتی تایبەت بدە بەنداوی دڵگەشی تێدایە کە تەمەنا دەکەین جێبەجێ بکرێت، یعنی جا حکوومەتی عراقی بە حکوومەتی اتحادیە، بەڵام لە ڕاستیدا بەنداو بە شتێکی اتحادیە، یعنی ئەرچی حکوومەتی اتحادیە جێبەجێ بکات. ڕاست اینجا کۆمەڵێک شتی تر بە نمونە ڕێگاوبان، یعنی جنابتان دەزانن ئەو سنوورانەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی هەردوو حکوومەتی ئێران و تورکیا هەمانە بەشی زۆری هاوردەکردنی کاڵا بۆ ناوەڕاست و خواروی عراقیش بجگە لە هەرێمی کوردستان لەو دەواازانە و لەو ڕێگانەوە هەیە. یعنی ئەگەر ڕێگاکان ڕێگای باش بن بڵین مەسلەی نقل و مواصلات ئاسان بێ، خۆ هەر ئێمە قازانجی لێ ناکەین، تەنانەت بازرگان و خەڵکی بەغدا و ناوەڕاست و خواروی عراقیش دەبینێت. بنمونە بەندەری فاو کە یەکێکە لە پرۆژە استراتیجی هەرە گەورەکانی عراق کە بەپێی لێکدانەوەی شارەزایان گرنگەکەی لە نەوت کەمتر نییە، ئەگەر بەندەری فاو تەواو ببێ، بەڵام بەندەری فاو بە هێڵی شەمەندەفەری یان با بڵێن بە ڕێگایەکی سەریع بە تورکیا و بە ئێران و بە وڵاتانی ترەوە نەبەسترێتەوە کەواتە پرۆژەیەکی مردووی لێ دەردەچێت. ئەمە پرۆژەی استراتیجی گەورەن بۆ هەموو عێراق. لە هەرێمی کوردستانیش وەکو باسم کرد کۆمەڵێک پرۆژەی گەورە هەیە دەتوانین باشە کاک شیروان ئەگەر بتوانین بتوانین وەکو باسم کرد ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق زۆر باش بکەین و بچێتە ئاستێکی لەوەی ئێستا هەماهەنگی زیاتر بەشی زۆر لەم پرۆژانە دەتوانین لەسەر ئەرچی حکوومەتی عراقییان لە ڕێگای حکوومەتی عراقیەوە لەسەر قەرزی نێودەوڵەتی، چونکە بیرمان نەچێ بەشی هەرە زۆری ئەو کۆمپانیا گەورە جیهانیانەی یان ئەو وڵاتانەی کە قەرز دەدەن بە عێراق داوای زەماناتی سیادی دەکەن. زەماناتی سیادی تەنها وەزارەتی دارایی عێراق و بانقی مەرکەزی دەتوانێت بیدا. قەرزی دەرەچی لە ڕووی قانونیەوە هەرێم ناتوانێت بیکات، تەنها عێراق بە زەماناتی سیادی دەتوانێت بیکات. بۆیە دەتوانین لەم ڕێگانەوە ئەم پرۆژە گەورانە جێبەجێ بکەین. و بەڕای من ئەوەی کە ئێمە لە ڕابردوودا هەستمان پێکرد لە بەغدا پێداگری و پشودرێژی جەنابی کاقوبات وەکو سەرۆکی وەفدی هەرێمی کوردستان لە ڕێککەوتن و گەیشتن بە ڕێککەوتن و سووربوون لەسەر ئەوەی کە بە هەر نرخێک بێ لەگەڵ بەغدا دەبێت بگەنە ڕێککەوتن، ینی تێگەیشتنی ئەوە بووکە ئێمە زۆر پێویستمان بەوەیە و زۆر گرنگە ئەم پەیوەندیانە لە ئاستێکی باش دابووین. و ئێستاش من دەمەوێت تاکید لەسەر ئەوە بکەمەوە کە بۆ هەرێمی کوردستان وا باشترە ببورن وا باشترە یاسای موازنە جێبەجێ بکرێت، تەنانەت ئەگەر لەو 200 میلیارش کەمترمان دەست پێوێت، چونکە جێبەجێکردنی یاساکە دەکرێت بڵێن شتی تریشی بەدوادادێت کە لە دوجاردا بۆ هەرێمی کوردستان قازانجی. دەست خۆش کاک شیروان دێم و خزمەت جەنابەت بۆ هەندێک تەوەری دیکە. کاگێ ڕزگاریانیەوە تا بۆ نمونە ئێمە ئەگەر بمانەوێت هەرێمی کوردستان پێشکەوێ لە هەموو بوارەکانەوە خزمەت گوزاری بە تەواوەتی بگاتە سەرجەم ناوچەکان و بە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان، دوجار ینی ڕێککەوتنمان و هێوربوونەوەمان لەگەڵ بەغدا و پەیوەندی باشمان لەگەڵ بەغدا وەکو کاک شیروان ئاماژەی بووەکە، ئەمە یەکێکە لە دەواازەکان و چارەسەرکردنی گرفتەکانمان. بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە باز لە چەند سەواڵکەین بە دیاریکراوی کە جەنابەت ینی کاندیدی لەو ناوچەیە لە پرۆژەی ئاو تا چەندی بۆ کراوە، لە پرۆژەی نەخۆشخانە چەندی بۆ کراوە، لە پرۆژە خزمەت گوزاریەکانی دیکە چەندی بۆ کراوە، ئەگەر کراوە لە ئاست داواکاری خەڵک بووە و ئەگەر نەکراوە ینی هۆکارەکانی چیەکە ناکرێ، ینی چێ گرفت بووە بەڕاستی زۆر بەداخە وەڵی ئێمە کە باسی ئاوەکەن لە چەمچەماڵی تر هەمیشە و گرفتتان هەیە گرفتێکی سەرەکیشە بەڕاستی، چونکە 15 ڕۆژ جارێک ینی اینجا ئاو بە ماڵانە درڵی کارەساتەوە هەر کارەساتێکی گەورەیە، ینی ئەبێ جاکە ئاویش دێتەوە ئەبێ دانیشین تا شەشی بەیانی بە دیارەوە بۆی ئەو 2-3 ساعتە ئاوەکەمانە دەنێ بۆی لە دەستمان نەچێ. اینجا ئەو بڕی بۆ چەمچەماڵ دابین کراوە تەرخان کراوە لە بۆڕی دوی ئاوی دوکان سلێمانی، ئەو بڕە پێویستە نییە و بە پێ ڕێژەی دانیشتوانەکە نییە. بەڕاستی ئێمە هەر ئەمڕۆ لەگەڵ خەم خۆران و دڵسۆزانی شارەکەم چەمچەماڵ و شۆڕژ
وتەشێ و ناوچەکانی تریش لەگەڵ ئیداری چەمچەماڵ و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێز کاگازاد و قایم قاموان دوسێ سەعات لە کۆبوونەوە بووین بۆی گفتوگۆ لەم بارەیە بکەین هەر لەسەر و مەسەلەی هەر لەسەر کێشەی چەند ساڵ ینی هاوارەکەن ینی تەکەچی چارەسەر نییە بۆ بەداخەوە بەڵێ باشە ڕێگای چارەسەرەکەی ئاسانە ینی ئەو کە بەدەدا چونتان کرد ئەمڕۆ گفتوگۆمان لەو بارەوە کرد بەداخەوە ئاسان نییە ئەو ڕێگایانی کە ئێستا لە بەردەستن بۆەوەی کە ئەم پرۆژانەی جێبەجێ بکریا و پرۆژەی لە ڕابردووە باسی لێوە کرا و پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بودجەکەی زۆر گەورەیە ڕێژێکی زۆرە و هیچ کۆمپانیا و بەتایبەتی حکوومەتیش لە ئێستاە ناتوانێت بچێتە ژێرباری ئەوەی ئەمە جێبەجێ بکە بەڵام ئێمە ئەمڕۆ بیرمان لە چەندین میکانیزمی تر کردەوە ڕێگای تر کردەوە بە گفتوگۆ و ڕاوێژ لەگەڵ هەموو ئەو کەسە خەمخۆرانی شار و ئیداری شارە بەڕاستی سەرنجام گەشتینەوەی کە بەیەکەوە کۆنووسێکمان ئامادە کرد هەموو میکانیزمانەمان دیاری کرد کە بەڕێزیانمان ڕاستپارد بەڕێز قایمقام و ئەنجومەنی پارێزگا لە ڕێی خۆیانەوە بیگەێنە ئەنجومەنی وەزیران بۆی بتوانین بە زووترین کات لایەنی کەم بەشی یەکەمی پرۆژەکە جێبەجێ بکەین ڕاستە ساڵانێکی زۆرەوێ کاتی زۆرەوێ بەڵام گرنگەوەی جێبەجێ بکەین هاوکات لەگەڵ ئەمەشا ئێمە بتوانین ئەو ڕێژەی کە بۆ چەمچەماڵ تەرخان کراوە لە پەترۆدۆلارە لە ڕێگەی کۆمپانیەکانی وزە و وەریەگرێت چەمچەماڵەوە پێشتر وەرمانەگرت بەڵام لە 2010ەوە وەستێنراوە ئەمانەوێت داوای ئەومان کرد کە ئەومان بۆ بگەڕێنەوە بتوانین زۆربەی کێشەکانی و ناوچێ بکە زۆر سوودی لێبینین بەڵێ ڕێژەکەی باڵین بڕی ئەو بودجەی کە لە پەترۆدۆلار بۆ چەمچەماڵ دابین کراوە خراپ نییە ئەتوانین زۆر پرۆژەی بچووک و تا ئاستی مامناوەندیشی پێ جێبەجێ بکرێ لەبەرەوە داوای ئەوەشمان کرد ئەومان بۆ بگەڕێنەوە بێتەوە سەر حسابی ئیداری شاری چەمچەماڵ بەڵام لەگەڵ ئەمانەیە چارەسەرێکی کاتیشمان بۆ بدۆزنەوە بۆی ئاو دابین بکەین بۆ چەمچەماڵ چونکە 200,000 دانیشتوو لەو شارەیە لەو 200,000 چۆن ئاویان پێیەگە ینی بەڕاستی گرفتەوەی گەشتە ئەوەی پارێزگای هەولێری ژەوە تا عینی شدەوە ماوەی مانگێک زیاترەوەنی ژەناڵن بەدەستکەم ئاویەوە ینی حل نییە ینی حل نییە تا ئێستا ئەمەی چەمچەماڵ چۆن ئەم خزمەت گوزاریەگا بەدەستی هاوڵاتیان بەڕاستی کاک ڕزگار بەداخەوە ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێوبەری ئاو و تیمی دابینکردنی ئاو و دابشکردنی ئاو لە چەمچەماڵ زۆر گفتوگۆمان کرد بەداخەوە ئەو میکانیزمەی ئێستا هەیە بە ناردنی ئاو لە سلێمانیەوە لە بۆڕی دوی دوکان سلێمانیەوە ئەو بڕێی کە ئەنێرێ کەمە زۆر کەمە ینی بەش ناکە بەڵێ ئەنی ئێمە ڕۆژانە ئەگەر هەڵە نەبم 6,000 مەتر سێجامان پێویستە بەڵام 10,000 ئەگاتە چەمچەماڵ هۆکارێکی چیانی بەشی سلێمانیش ناکە بۆیە ئەوە نانێرن بەڵێ بێگومان ئەو بڕی دابین کراوە لەو دیوی تاسڵ و جەوە بۆ بازیان و بۆ ئەڵایی و بۆ تەکێ و بۆ ئەو منتیقەیە تا ئەگاتە چەمچەماڵ ئەو بڕە پێویستە ناگاتە چەمچەماڵ بۆیە بەڕێوبەرانی ئاو لە شارەکە دابەشیان کردو بەسەر شۆڕش و تەکێ و چەمچەماڵە ڕۆژانە و بڕێگاتە دەستیان بەسەر گەڕەکەکانە دابەشێکن بەڵام نائەدالەتیەکیش لەوەدا هەیە من هیوادارم بەڕێوبەران و فەرمانەکانی ئاو لە سلێمانی بەمە دابچنەوە داوای ئەنجومەنی پارێزگا چییە لەوەیە بەڕاستی ئەنجومەنی پارێزگا ئەمڕۆ زۆر بەڕوونی بۆیان باس کردین کە هەوڵی جدیان داوە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگان هێناوەتە چەمچەماڵ لەوێ داوایان لە ئەنجومەنی وەزیران کردووە لە وەزارەتە تایبەتمەندەکان کردووە کە ئەم کێشەیە چارەسەر بکەن و هەوڵ بدەن چونکە ئەنجومەنی پارێزگا بە خۆتەزانی ئەنجومەنێکی چاودێریە ئەنجومەنێکی تەنفیزی نییە تا بڕیار بدا هەموو هیمەتێکیان کردووە بە سوپاسەوە و سەرۆکی ئەنجومەن بۆ خۆی خەڵکی ئەو منتیقەیە بەڕاستی بەڵێ هیمەتێکی باشیان کردووە جی دەستخۆشی و سوپاسە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە ئێمەش لە ئەنجامە گەڕێن چونکە ئێمە ڕۆژانە و سات بە سات و دقە بە دقا لەگەڵ بێئاویە شەڕەکەین لەگەڵ شەو نخونیە شەڕەکەین بە دیار کەم ئاویەوە یعنی خەڵک هەمووی لەگەڵ هەموو ئەم کێشانەی ترکە هەیە ینی ئێمە کێشەی کەم ئاوی کە پێداویستی سەرەتاییە بۆ خەڵک لەگەڵ کارەبایە ینی ئێمە گرفتمان لەگەڵەمە باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە هیچ شوێنێکی ئەم وڵاتانەی دراوسەیە بە شێوەی چەمچەماڵ مەسلەی کەم ئاوی بوو بێتە گرفت کاگێ ڕزگار بەعزێ ناوچەوە هەندێک ناوچە کۆمەڵێک پرۆژەی استراتیژی گرنگی لێ چەمچەماڵژی شەکە لەو ناوچانە کە ئێمەڕاستی پرۆژەی غازی هەرێمی کوردستان یان لەوێ ئەم پرۆژە استراتیژیانە یعنی ئەمێ جەناب دۆکو کاندیدێکی هاوپەیمانی کوردستان ڕای جەناب دو هاوەری بزانین ئەم پرۆژە استراتیژیانە کە بەڕاستی غاز لە داهاتوودا ینی ئەبێتە سەرچاوێکی زۆر گرنگ هەم بۆ هەرێمی کوردستان
هەم بۆ ناوچەکەش کە بە حەقەت ینی غاز یاریمی کوردستان بەپێی ئەو ڕووپیوانی کە کراوە زۆرە و زۆر بەشێکێتە چەمچەماڵەوە تا چەند سووتان بینیوە لەو پرۆژانە و گەنجان خەڵکی ئەوێ تا چەند دڵخۆشن بەم جۆرە پرۆژە استراتیژیانەکە لەوێ بەداخەوە هیچ دڵخۆش نین بە پێچەوانەوە ینی بۆتە بارگرانی بۆ ئێمە ینی جگە لە خراپیەکانی بۆ ئێمە لە سوتود و کەڵەکەی بۆ ئێمە لە ڕووی ژینگەیەوە حتا کرێکارەکانیش لە ناوچەی ترەوەیانن لەو ناوچەیش پێکەن بە مەرجێک ئەو غازەی وەکو جەناب بەدامەشت پێکرد ئەو غازە یەدەکەی کە لەوێ پێشبینی کراوە و خەمڵێنراوە 45 پێم بێت 45 ملیار مەتر پێسێجای ینی ڕێژێکی زۆر زۆرە پێما بێ 6 و 7 لە دنیادا پلەکەی بەداخەوە لەگەڵ ئەم سەرچاوە تەنها غازەکەی خۆشبەخت بن خەڵکی ناوچێ بێگومان بەڵام بە پێچەوانەوە ئەو تا ئاو نییە بیخۆینەوە ئاویش سازگار ئاوی شیرین نییە ئێمە بیخۆینەوە خەڵکو و دانیشتوانی و ناوچەیە بیخواتەوە بەکاری بێنێ ڕێگاوبانەکانمان خراپن ئەو غاز و سەرچاوە سروشتیانە لەوێ هەیە بەڵام گەنجەکانمان کوڕووکچەکانمان هەلی کاریان نییە کارگەکان لە خزمەتی خەڵکی ناوچەکە بەکار نایەندرێ ینی ئەمانە خەمی گەورە نێمە لەم ناوچەیە هەڵمان گرتووە بەڵام پێدوانی ئێستا خەریکە قۆناغ بە قۆناغ هەنگاوەکانی چاکسازی و بژانەوە و ئاوەدانکردنەوەی ناوچەکان زیاتر دەست پێکات چکە بۆ منەوە تا بەوادرەکانە بینی لە سلەیمانی لەوتا لە چەمچەماڵ ئەمڕۆ پرۆژێ لە ڕانیە لە داهاتوودا یعنی ئەم هەنگاوانەی حکوومەت هێرێمی کوردستان و بە دیاریکراوی هەنگاوەکانی بەڕێز وا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چۆن نەبین لە ڕووی ئاوەدانکردنەوە و پێشخستنی ناوچەکان لە هەموو ڕوویەکەوە زۆر جێبایەخە یەکەمیان لەو ڕوانگەیی کە ئێمە بە دانوستانەکانمان بە پەیوەندەکانمان بە بەهێزکردنی پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا توانیمانە بگەینە ئەم قۆناغی ئێستا توانیمان مەسەلەی بودجە موچە کۆتایی پێبێنین و لێبڕینی موچە نەمێنێ بەناردنی ئەو بودجەیە میزانەکە بودجەکە تێپەڕێنین لە پەرلەمانی عراق ئەمە ئەنجامی هەموو ئەو دانوستان و شەو نوخونی و هاتن و چوونەی تیمی حکوومەت و بە تیمەکەی بەڕێز خوبا تاڵەبانیە بۆ بەغاو لەگەڵ شاندەکانی خۆمانە لەوێ لەگەڵ ئەمەشا هەموو ئەم هەوڵانە ئەبێ زامن بکرێ گرنگی پێ بدەین لە پێناوی ئەوەی درێژە بە پاراستنی خزمەتگوزارەکان بدەین درێژە بە زیادکردنی پرۆژە خزمەتگوزارەکان بدەین لەو ناوچانەی کە گرفتمانەیە چکە مەسەلەی خزمەتگوزاری مەسەلەیەکە ڕاستەوخۆ پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە یعنی چەند پێشکەوتوو بن ئێستا لەو دەوڵەتە پێشکەوتوانەش مەسەلەی خزمەتگوزاری خۆ ناوەستێ بەردەوام ڕێگاوبان نۆژە نەکرێتەوە بەردەوام ڕێگاوبان نوێ دروستەکرێ بەردەوام نەخۆشخانەکان پەریان پێدرێ گەشیان پێدرێ ئێمە لای ئێمە هێشتا کێشەی نەخۆشخانەمانەیە کێشەی مەکتەبەکانمانەیە پێویستمان بە مەکتەبی زیاترە پێویستمان بە خەستەخانەی زیاترە 10 ساڵە پرۆژەیەکی نەخۆشخانی پنج قەرەوێڵی لە چەمچەماڵ بڕیاری لێدراوە بەردی بناخی دانراوە هەتا ئێستا دروست نەکرا ئەم نەخۆشخانی کە دروستەکرێت ئێستا ئەمە لە ناحی شۆڕش لە ناحی شۆڕش بۆ ناو چەمچەماڵ ینی سوودی لێ نابینە بێگومان سوودێ بێ بەڵێ سوودێ بێت بەڵام ئەمە پێم وا بێ نەخۆشخانەیەکی شیکاری پسپۆڕیە بێ ینی با بڵێن ئێمە پێویستمان بە بێدی زیاترە بە قەرەوێڵی زیاترە لە چەمچەماڵنیمانە بەڕاستی و هەروەها یەکە فریاکەوتنە سەرەتایەکانیش پێویستمان بەوەی کە زیاتر گرنگی پێ بدەین و فراوانی بکەین هەروەها ڕێگاوبانەکانمان گرفتمان زۆرە لەگەڵ ڕێگاوبانەکانمانە بەڕاستی کێشەیەکی سەرەکیە لەو ناوچەیە بە هیوان ئەگەر دەرچویت ئەم شتانە بۆ خەڵک جێبەجێ بکرێت فشار بکە تۆشیانی گرنگە بەڕاستی ئیشەکەی ئێمە ئەوەیە کە ڕاستە تیم من بە تیم ئەمە بکرێت بەڵام خۆتۆ ژۆک و کەسایەتی بەڵێ بێگومان من کە بە نوێنەرایەتی ئەو خەڵکاتماوێ ئیشی من ئەوەیە هەر بۆ ئەوەش خۆم پاڵاوتۆ و خۆم بەربژێر کردووە بۆی بچم ئەم شەڕە بکەم پێشمەرگانە لە جیاتی خەڵکی ناوچەکە ناکرێتتر بڵێ ئەو چوومە بەغا پاڵەیەمەوە ناتوانین تازاوە بەرپرسیارەتی و ئەرچێکی هەم پیرۆزە هەم قورسی شار ڕاستە فەرمووی بێگومان من بۆیە ئەمەم کردووە ئەم ڕێگایم گرتوۆتە بەر بۆی ئەم شەڕە لە جیاتی کەسوکار و خزم و دانیشتوانی ئەو ناوچەیە بکەم لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆ هیوان دەست خۆشکار ڕزگەردێم و خزمەتجانان بۆ دووە کاکە شیروان میرزا یان لە ئێستا داتوانین بڵین پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەرەو باشی ڕاوە ئەوەی کە هەیە لە ڕووی دارایی و هەرێمی کوردستان تا ڕادەیەک بژانەوەی بەخۆیەوە بینیوە بەگشتی خوێندنەوەتان بۆ داهاتووی ئەم پەیوەندیانە و هەروەها داهاتی هەرێمی کوردستان و ئاوەدانکردنەوەی زیاتری ناوچە جیاوازەکان و ئەو خزمەتگوزاریانی کە لە هەرێمی کوردستان پێویستە ڕۆژ بە ڕۆژ پێشکەش بکرێت دو وتەی بەڕێز لەو بارەیەوە چیەگە بە کورتی پێ بڵێ سوپاس دەکەم وەڵا کاک هاوڕێ دەمەوێت هەر ئەوە بڵێم تەوان ئێمە جەنابتان دەزانەوەی باسم کردی 2019 بوو لە 2020 موازنە نەبوو
هەر بە یەک لەسەر 12 موازنەی 2019 ڕۆیشتین لە 2021 کۆمەڵێک پرۆژەی ترمان لە دەرەوەی پشکی هەرێم بۆ ناوچە جیاجەکانی هەرێم چەسپاندووە جارێکی دیکە کە زۆر لەوەی ئێستا زیاترە و بەشی زۆری نووسراوەکان گەیشتۆتە وەزارەتی تەختیت و چاوەڕێ دەکەین بەم زۆنە لە تەختیت دەرچێ بچێتە مالیە و لە سەرخەتین لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان ئێمە وەکو جارشکە دەمەوێت دڵنیا بکەمەوە بۆی ینی تاکید لەوە بکەمەوە کە وەکو ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی بە تایبەتی ئێمە 4 ئەندامی کورد لە لیژنەی دارایی کە توانیمانە ئەمە بکەین من مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاک گوشێر عەبدوڵڵا مامۆستا جەمال کۆچەر بۆی ئینسان حەقی هاوڕێ و ڕەفیقەکانیشی نەخواوەنیە بە ئینسافەوە ئەوەی کە کراوە باس بکە هەوڵەدەین ئینشاڵڵا بۆ ئەم ساڵیش هەندێک پرۆژەی زۆر باش بپچڕین تا کۆتایی ئەو پولەی کەماوە یان ئەوەندەی کە لەوێ ماوین یان تا کۆتایی ئەم ساڵ تەفاسیلەکەی ئینشاڵڵا بۆ دەمانەوێت زیاتر بڕواتە پێش اینجا تەفاسیلەکەی بۆ خەڵکی کوردستان و بۆ بینەران باز دەکەین بەڵام هەر وەکو ئەوە بۆ ئەم ساڵ هەوڵێکی زۆر زیاترمانداوە یعنی بڕێکی زۆر زیاترە لەوەی کە ئێستا باسم کرد طبعاً پرۆژە خزمەتگوزاریەکان یان با بڵین دەمەوێت جاری یەکەمەوە بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەمەلی ئەوەی کە ئەم 200 میلیارە بەردەوام دەبێت لێبڕینی موچەی دابردووە من ئومێد دەکەم ئەم 200 میلیارە لە زووترین کات دابێەوە بەردەوام بێ یان لانی کەم یاسای موازنە جێبەجێ بکرێت بۆی جارێکی دیکە لە 15 مانگەوە حکوومەتی عێراقدا بەشێکە کاک شیروان عادەتەن لە 17 تا 25 حکوومەتی عێراقی موچەی خۆی دا هەرێمی کوردستانە بێت چاوەڕێ بکات لە کەیە بۆی بێت ئەگەر ڕاستیدا ناڵێم ینی کاتێکی دیاریکراوی نییە کاتێکی دیاریکراوی نییە بۆیە ینی چاوەڕێ دەکەین لەم چەند ڕۆژە بگات و تەمەنا دەکەین ئەمە بەردەوام بێ لانی کەم بۆی حکوومەتی هەرێمی کوردستان نەگەڕێتەوە سەر لێبڕینی موچە بە تەواوی دابش بکرێت کە موچە جموزۆڵ لە بازار دروست دەکات متمانەیەکی زیاتر لای فەرمانبەر لای موچەخۆر دروست دەکات کە ترسی ئەوەی نەبێ مانگەکی دیکە موچەکەی لێ دەبڕن موچەکەی بە بێمنەتی سەرفکە بە هەر حاڵ ئەمە گرنگە لەوە گرنگتر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە داهات و خەرجەکانی خۆی دابچێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا دەبێت بە خەرجەکانی دابچێتەوە لەکوێ خەرجی زیادە هەیە دەستکاری بکە و هەوڵدا لای ببە و داهاتەکانیشی باشتر کۆبکاتەوە شەفافتر و با بڵێن تونند و تۆڵتر داهاتی نانەوتەکانی لەوەی کە دەواازە سنووریەکانە داهاتی با بڵێن زەڕیبە و باجە بکاتەوە لە مەسلەی نەوتیشدا ئێمە لە موازنەی 2021 بڕگەیەکمان لە موازنە داخل کردووە کە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ناچار دەکات بە گرێبەستەکانی نەوت دابچێتەوە ئەم بڕگەیە زۆر مهمە مادەیەکە بۆچی لەبەرەوەی بە تایبەتی هەرێمی کوردستان ئەو گرێبەستانەی نەوت کە کردوێتی ئێستا هەموویان اعتراف دەکەن و دەزانن کە ئەم گرێبەستانە گرێبەستی خراپن و پشکی زۆری دا بە کۆمپانیاکان لە بەرامبەردا خەرجێکی زۆر بۆ نەوت دەڕوە و پێویستی بە پێداچوونەوە کاتێک کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتایی با بڵێن پیشەسازیکردن بۆ سێکتەری نەوتدا ئێستا حکم هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستان لە ناو با بڵێن خەریتەی وزەی جیهانیدا بۆیە دەتوانێت بە گرێبەستانش دابچێتەوە خەرجینەوت کەم کاتەوە داهاتەکەی زیاد بکات. سپاس بۆ ڕێک لە میوانە بەڕێزەکانم کاک شیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگەی سایپۆ لە ڕانی لەگەڵمان سپاس بۆ کاک ڕزگار محەممەد کەریم کاندیدی هاوپەیمانی کوردستان کە لە سۆدە لەگەڵمان سپاس دەکەم. وەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراما پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.